ئێوارتان باش بینەروی سەرخۆشەویستەکانم لە کەناڵ سلێمانی خۆشحاڵم کە بۆ پرۆگرامێکی دیکە دێمەوە دیدەنیتان و لەم پرۆگرامش باس لە یەکێک لەو ڕووداوە گەورە و بەرچاوانە دەکەین کە لەو چەند ڕۆژی ڕابردوو لە شاری سلێمانی بینیمان یەکێک لەو قڕباڵغیە زۆرانەی کە بۆ یەکێک لە ئەو دیدارە تایبەتانەی کە ئەنجام درا کە ئەویش دیداری کاک ئەحمەدی شێخ بوو بە ناونیشان یاخود بە تۆپیکی زانای شەریعەت و پیری تەریقەت کە ئەنجام دراوە دڵنیام کە پرسیار و هەروەها تێڕامانانێکی زۆری دروست کرد لە ناو شاری سلێمانی لە سەرجەم میدیاکاریشدا بە کۆی گشتی و تەنانەت کارەکە جۆرێک بۆ هەندێک ڕایان وا بوو کە دەبێت لەسەر ئاستی نێودەوڵەتی کاری بۆ بکرێت جا بۆ ئەم باسە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر حەبیت حەمەئەمین کە بەڕێزیان یەکێکن لە ڕێکخەرانی دیداری کاک ئەحمەدی شێخ لە ستۆدیۆی ئێوارە سلێمانی لەلام میوانە و دەمەوێت چەند پرسیارێکی ئاڕاستە بکەم سەبارەت بە ڕێکخستنی ئەم دیدارە و چۆنەتی ئەم بیرۆکەیە هیوادارم کە ئێوەش سوود لەم پرۆگرامە ببینن. دکتۆر زۆر بەخێر بێ، خۆشحاڵم لێرە دەتامین. زۆر سپاس بۆ بەڕێستان و دەستان خۆش بێ، من خۆشحاڵترم لەگەڵ بەڕێستانە. سپاس بۆ جەنابتان بەڕێزن. دکتۆر هەردەمەیە سەرەتا لەوە دەست پێ بکەم بپرسم لە جەنابتان کە دیداری زانای گەورەی کورد حاجی کاک ئەحمەدی شێخ بۆ چ مەبەستێک ئەنجام درا و چی وای کرد بیرکەنەوە ئەم دیدارە دروست ببێت؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئاشکرایەکەوە مێژووی هەرگەلێک کەسە گەورەکانی ئەو نەتەوەیە دروستی ئەەکەن، ئەوانەی کەوا خاوەنی جێدەستێکی قورسن و کە پاش خۆیان ناوێکی زیندویان ماوەتەوە لە بواری زانست و لە بواری ئەدەب و لە بواری شعر و لە بواری کۆمەڵایەتی و ئاینی و لە بواری سەربازی و قیادەی عەسکەری و سیاسی و هەموو ئەمانە مرۆڤە گەورەکانی مێژوو مایی فەخر و شانازی و سەرمایی نیشتیمانی کۆی ئەو نەتەوەیەنکەوە جێگەی فەخر و شانازی ئەو خەڵکن. ئێمە ژۆک و میلەتی کورد کۆمەڵی مرۆڤی گەورەمان هەیەکەوە لە مێژووە ئەمڕۆیان بۆ ئێمە دروست کردووە. ئەمڕۆ ئێمە لە پای زەحمەت و ماندووبوونی ئەوانە دانیشتوین. یەکێک لەو مرۆڤە گەورانەی کەوا لە کۆی یعنی خەڵکی کوردستان بەلایەنەوە ناوێکی زیندوو بەڵام بە تایبەت سلێمانی زیندووترە لە دڵی خەڵکی سلێمانیە و ناوێکی ئامادەیە لای زۆرینەی خەڵک، زاتێکی گەورە بە ناوی حاجی کاک ئەحمەدی شێخ. کاک ئەحمەدی شێخ لە ساڵی 1993 لەدایک بووە و لە ساڵی 1970 کۆچی دوایی کردووە، یعنی 95 ساڵ ژیا و 130 ساڵێک لەمەوبەر دنیای بەجێ هێشتووە. ئەم زاتە گەورەیە یعنی مرۆڤێکی زۆر مەزن بووە و هەمەلایەن بووە، زانایەکی گەورەی شەریعەت بوو، یا بە زمانی ئەمڕۆ مەلایەک بووە، مەلایەکی دەرەجە تەواو 112 عیلمی خوێندووە. پیری تەریقەت بووە، شێخی تەریقەتی قادری بووە، مرید و مەنسوبێکی ئەجگار زۆری هەبووە. مرۆڤێکی گەورەی کۆمەڵایەتی بووە، یعنی لە ناو شاری سلێمانیە خەڵکە جیاوازەکانی سلێمانی بە مەرجەعی خۆیان سەیریان کردووە، کێشەی کۆمەڵایەتیان بروتە لای ئەو چارە سەریان کردووە، قسەی قورسایی تایبەتی هەبوو لە ناو خەڵکە، جێگەی خۆشەویستی بۆ لە ناو خەڵکە. ئەم مرۆڤە نووسەر بووە، چەندین تەلیفاتی عیلمی بەجێهێشتووە، بەداخەو زۆربیان هێشتا ساختکردنەوە کاری زانستیان بۆ نەکراوە، بەڵام هەندێکیشیان چاپ کراوە. کەسێکی سیاسی بووە، یعنی لە بواری دەوڵەت و ئەو کاتێکە دەوڵەتی عوسمانی ئەم منتیقانی حکوم کردووە جێدەسی هەبووە، حتا لە بابەتی ئیداریاتە تەدەخولی کردو، توتی ئەم شتە بەو شێوازە بێ، داواکاری ئاڕاستی لایەنی سیاسی کردووە کە ئەم بابەتانە بەم شێوازە داوا ئەەکەم ئاڕاستە بکرێن. یعنی مرۆڤێکی هەمەلایەن بووە. تا ئەم دەقیقەیەش کە هەر کەسێتە سلێمانی ناسراوترین جێگەیەک لە شاری سلێمانی کوێیە مزگەوتی گەورەی سلێمانیە. یەکێک لە شوێنە ژوورە تایبەتەکانی ناو مزگەوتی گەورەی سلێمانی مەرقەدی حاجی کاک ئەحمەدی شێخە. ینی جۆرێکە کە گەشتیارێک کەسێکی دەرەوەی سلێمانی دێت وەکو مەعالیمێک و نازنامەیەکی بۆ سلێمانی لیات. بەڵام ئەوەی کە جێی داغ بوو لە لای ئێمە ئەم مرۆڤە گەورەیە، ئەم مرۆڤە کە ئەم هەموو جێدەسەی بەجێشتووە، ئەم هەموو خزمەتەی کردووە بە میلەتەکەی و بە خەڵکی سەردەمانی خۆی، تا ئەم دەقیقەیە کارێکی شیایی بۆ نەکراوە، تا ئەم دەقیقەیە کۆنفرانسێکی بۆ نەکراوە، دیدارێکی زانستی بۆ نەکراوە،
خزمەتێک کە شیاو بێ بەم زاتە گەورەی تا ئەم دقەی نەکراوە بەڵێ هەندێک توێژینەوەی زانستی هەندێک ساختکردنەوەی بەعزێ لە بەرهەمەکانی لەلایەن کەسی دڵسۆز و کەسی پسپۆڕانی بوارە جیاجیەکانی ئەو زانستانە کراوە بەڵام لە ئاستی گەورەی ئەو پیاوەیان نییە. ئێمە بۆ یەکەم جار سپاسی خۆی گەورە ئەەکەین ئەو شەڕەفەی پێداین. من و دووسێ هاوڕێ خۆشەویستم کە پێم خۆشە ناوەکانیان بێنم چکە هەر کەس کاری جوانی کرد ناوی بێنرێ و دەستخۆشی لە کارە جوانەکەی بکرێت. برای بەڕێزم کاک شێخ هاوار بەرزنجی کە ئەو بەڕاستی یەکەم کەس بوو هات کارەکەی جوڵاند و شەوێکی زستان تشریفی هێنا بە ماڵی ئێمە و گوتی ئەمێ ئەم دیدارە ڕێخین و لەو شەوەیە لە ماڵی ئێمە بۆ یەکەم جار بەردی بناغی کارەکەماندانا. لەو شەوەیە دەستپێکی ئیتر کارەکەمان دەست پێ کرد و لەگەڵ خوشکی بەڕێزیشم دکتۆرە بوشڕا کەس نەزانی و حتمما بە هاوکاری مامۆستای بەڕێزمان دکتۆر سەباح بەرزنجی. سپاس. ئەم چوار کەسە زیاتر ئێمە جوڵێنەری ئیشەکە بووین و کارە زانستیەکەمان لە ئەستۆگەت و کاکشی هاوار کارە ئیداری و لایانی سپۆنسەری مادی و ئەمانەی تەرتیب کرد. ماندووبوونێکی چەند مانگەی زۆری ویست هیلاکێکی زۆر بەڵام کاتێک کە تۆ ئەبینیت پاش چەند مانگی هیلاکی بەرهەمی هیلاکەکەت ئەبینیت بەزایە نەڕۆشتووە بەرهەمێکی جوانی لێ هاتۆتە پێ ئێتە هەمووی لێ دەکەیت ماندووبوونەکەت هەمووی حەسێتەوە. ناجێ خۆشحاڵی بوو بۆ هەموو شارەکە بەڕاستی ئەو ڕۆژە قەرەباڵغێکی زۆر تایبەت لە ناو شارە هەبوو هەمووان ئەوەی ئەگەر ئاگاداری دیدارەکەش نەبوو بێ و نهات بسەردای نەکرد بێ لەسەر شەقام قەرەباڵغەکەی فیستیڤاڵێک بوو عنی بەڕاستی لە سەر و چاوەڕوانی ئێمەیا بوو. هۆڵی تەلاری هونەرمان هەڵبژار بۆ ئەوەی کەم دیداریتیان ڕێخین کە گەورەترین هۆڵە لە شاری سلێمانیە بە پێی تەوەقعاتی ئێمە نزیکی 2000 کەس ئامادە بوو بەوەی کە لە قاتی خوارە و دانیشت بوون هەتا مەمەڕی هاتو شۆکەش هەمووی خەڵکتیای دانیشت بوو خەڵک هاتو جێگەی نەبووە گەڕاوەتەوە شوێنی نەبوو بێتە ژوورە دانیشە یعنی خەڵکی دیندار خەڵکی هەتا ئەوەی کە لەگەڵ دینی شالەوانەیە زۆر تێکەڵی نەبێ لە چینی پیا و لە چینی ئافرەت لە بەتەمەن لە گەنج لە هەموو چینە جیاوازەکانی ناو ئەم کۆمەلگایی ئێمە لە دەرەوەی سلێمانیەوە خەڵکانێکی زۆر بە عشق و ئەوینێکی تایبەتەوە بۆ جەنابی کاک ئەحمەدی شێخ هاتمون و بەشداریان کرد بوو بە یەکێک لە ڕووداوە گرنگ و گەورەکانی ئەم ماوەی کە لە شاری سلێمانیە بڵێم ڕوویداوە. بەدڵنیاییەوە جارێکی تر پیرۆزبای لێەوە دەکەم و بۆ سەرکەوتنە ئەنجامە بەسمە لێت بپرسم ئەم دیدارە لە دوای هەموو ئەوانی کە هەم لە بەرز خۆت بیستمان و دەزانین کە چۆن ڕوویدا بەڵام تا چەند دیدارەکە توانێتی ئامانجەکەی خۆی بپێکێ ئەوەی کە ئێوە مەبەستان بۆ بۆی ئەنجام. بەڵێ تا ڕادەیەک ینی ئێستا من بۆ خۆم فیدباکی خۆم بکەم لەوانەیە زۆر سەرکەوتوو نەبێت و دروستیش نەبێت خۆم چیم کردووە ئایا بەڵام ئەوەی کە تەوەقعم کردووە بینیومە دوور لەوەی کەوا ئینسان لە حەکیمێکیان پرسی ئەڵێن لە فەیلسوفێک چ قسێکی ڕاستەیە ناشرین بێ وتی ئەو قسە ڕاستەی کە ئینسان ستایشی خۆی بکات ئەوە زۆر ناشرینە من ناوێت ستایشی خۆمان بکەم بەڵام ئەوەی کە بینیومە وەکو واقعێک هەندێکی بخەمە بەرچاوتان ئێمە سەرەتا گومانمان هەبوو لەوەی کەوا بتوانین کۆنگرەیەکی چەند ڕۆژی ڕێبخەین تۆ بڵێ ئەم کارە سەرکەوتو بێ نەمانوێرا بچینە ژێری کردمانە دیدارێکی یەک ڕۆژی کە لە ڕاستیشە نەک دیداری یەک ڕۆژی مناڵام کۆنگرێکی سێ ڕۆژیش بواە ئێشتا شیاوی بوو ئەو نێش خەڵک ئامادەیتیا ئەبوو حتا نەک لەوە چەند بەڕێزی وتیان خۆزگە بتان کردایەتە هەفتەی کاک ئەحمەدی شێخ یەک هەفتەی ڕێکی بخاندایە لە کۆی ئەو هەفتەیە چەندین چالاکی جیاواز لە زانستی و لە هوەری و لەم شتانە شتی جیاوازی تیا کرا بەڵام ئیتر ئەکرێەوە داهات و ئەمانە سوودی لێ ببینە ئێمە ئیتر شتێکمان کرد ڕێچکەشکێن بین و دەست پێشخەر بووین و خەڵکی تریش بە کاری باشتر و جوانتر لەوەی ئێمە بکە ئەوەی کە ئێمە کردمان لە ڕاستیە کارە زانستیەکەی بەلامانەوە گرنگترین بوو 12 توێژینەوەمان ئامادە کردووە لەلایەن 12 توێژەرەوە یەک توێژینەوەیان نەبێت دوو توێژەر ئامادەیان کرد باقی توێژینەوەکانی تر لەلایەن یەک توێژەرەوە هەمووی کەسی ئەکادیمی خاوەن شەهادەی بەرز هەیان بۆ پرۆفیسۆر هەیان بۆ پرۆفیسۆر یاریدەدەر هەن زۆربیان دکتۆرایان هەبوو یان ماجستێریان هەبوو یعنی کەسانی ئەکادیمی مختص بوون لە ناو هەرێمی کوردستانە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان سولەیمانی کەرکووک هەولێر سۆران دهۆک لەمانە لە هەمووی و توێژەرمان هەبوو
لە دەرەوەی هەرێمی کوردستانیش لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە مەهاباد لە سەقس لەیۆ توێژەرمان هەبوو ینی دیدارەکە جۆرێک دەبڵێن لێن نێو دەوڵەتیشی وەرگرت بێ لە میوانی شەڕف کە زۆر لە شارەکانی تری کوردستانی ئێران و لە تاران و دواتر لە ئوردون و لە دیار بەکر و لەوانشەوە میوانی تریشمان بان کردبوو هی میوانی شەڕف حزوریان هەبوو لەگەڵمانە ئەم 12 توێژینەوەیە لە دووتوی کتێبێکە ئامادەکرابوو کە بەداخەوە کتێبەکەم لات چوو لەگەڵ خۆما بیهێنم و عەرزێکەم و پیشانی جەنابتانی بیەم لە کتێبەکەش سپاس بخوا بە چاپ مانگەیاند و ئامادەکرابوو بە دیاری ئەمان بەخشی بەو میوانانی کە ئەو ڕۆژە لە دیدارەکەی بەشداریان کردبوو بە سپاسەوە لەلایەن بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانیەوە ئەم هاوکاریەمان کرا و کتێبەکەیان بۆ چاپکردنی و زۆر کاری تریشان لەگەڵا کردین ینی ڕێخستن و کاری خزمەتی باشیان کرد بە دیدارەکەمان جێگەی سپاس و دەستخۆشیە بۆ بەڕێزیان و توێژینەوەکان هەمووی توێژینەوەی زۆر زانستی قوڵ و پسپۆری بوون هەر کەسە و لە پسپۆری خۆیان هێشتومانە توێژینەوە بکات بنمونە کەسێک لە بواری نەکەسێت چەند کەسە لە بواری تەسەوفی کاک ئەحمەدی شێخا کاریان کردو چونکە کاک ئەحمەدی شێخ لایەنە ئاشکراکەی ئەوەیەکەوە شێخی طریقەتی قادری بووە کەسانێک کە لە بواری فقهی کاک ئەحمەدی شێخا ینی وەک مەلایەکی شەرعزان ئەو مامۆسای ئاینی پسپۆرمان بۆ دانابوو بۆ ئەو بارە دکتۆر عوسمان هەڵەبجەیی کەسێک لە بواری عقاید و کەلامەکەی کە براتان من خۆم دکتۆرام لە زانستی کەلامە هەیە و پرۆفیسۆر یاری دەدەرم لە بواری زانستی کەلام و عقایدە لەو بوارەیە من توێژینەوەم کردبوو دوو مامۆستای دوو خانمی کۆمەڵناسی مانهێنا بوو مامۆسایەک لە زانکۆی سلێمانی مامۆسایە لە بەشی کۆمەڵناسی دکتۆرە پەروین مامۆسایەکی لە زانکۆی سڵاحەدین لە هەولێر دکتۆرە شاهلا ئەویش هەر لە بەشی کۆمەڵناسی مامۆسان توێژینەوەیان لە بواری کۆمەڵایەتی کاک ئەحمەدی شێخا کردبوو یعنی دکتۆر هێمن عومەرمان بان کردبوو وەکو توێژینەوەکەی لەسەر ئاسەواری کاک ئەحمەدی شێخ لە ئەرشیفی عوسمانیە چونکە ئەو خۆی مختصە بە ئەرشیفی عوسمانی تورکی عوسمانی بە باشی ئەزانێ چەند ئاسەواری کاک ئەحمەدی شێخی لە ئەرشیفی عوسمانیە دۆزی بووە یعنی شتەکانمان تۆزێک هەمەلایەن بوو هەمە جۆر بوو زۆر بە پلانێکی وردەوە کارەکەمان لەسەر کرد بوو ناڵێم حەقی خۆیمان ناوەتێ ناڵێم کارێکمان کردووە کە ئیتر شتی وان نەکراوە بەڵام هیوامان وایە شتێکمان کرد بێ شیاوی کاک ئەحمەد بوو بێ دەستان خۆش بێ کاک ئەحمەدی شێخ و شێخ معرفی نۆدەی باوکی دەزانین کە وەکو کەسایەتێکی ئاینی و هەموو کاریزمایەکی نێودوڵەتی کارتان بۆ ئەو کردو ئێوە ئەم کەسایەتی و کاریزمایانە بکەنە کەسایەتێکی نێودوڵەتی چونکە لە کۆی ئەوانەی کە بەڕێزش باست کرد بەڕاستی جا مەبەستم لەوەیە بۆ نێودوڵەتی لە وەرگێڕانی زمانەکان بەڕێزت زیاتر مەبەستم ئەزانی بۆ ئەوەی کەسانی بیانی و میلەتانی دیکەش چەند زیاتر بەڵێ ئەوە واجبی ئێمەیە ئەرچی هەموو لایەکمانە ئەوانەی کە دڵسۆزی ئەم زاتە گەورانن شێخ معرفی نۆدێ من تقریبا تا ئێستا دوو کتێبیم بە چاپ گەیاندووە کتێبێک لەسەر ژیانی کە شێخ محەممەدی خەڵدایناوە و من ساختکردنەوەم بۆ کردووە کتێبێکی لە بواری زانستی کەلامایە بە شەرحی ئەحمەد فائیزی نەوەیەوە نەوەی شێخ معرفی نۆدێ تحقیقم کردووە بە چاپم گەیاندووە لە لوبنان شێخ معرفی نۆدێ عەلامەی شەریعەت بۆ بەڕاستی عەلامە بۆ بە معنای کەلیمە لە هەموو عیلمەکانە کتێبی دانەوە کە باوکی کاک ئەحمەدی شێخ ئەم کتێبانەی وەکو پێویست بەڕاستی خزمەت بکرێن بەناو عالەمی ئیسلامیە بڵاو ببنەوە دەرئەکەوێت کە ئەمە ئیمامێکی گەورەیە لە حەزارەتی ئیسلامیە و لە ناو وڵاتی کوردانە گەورە بووە خۆی لە دیڕەشعرێکیا دەفەرمێت شێخ معرفی نۆدێ باوکی کاک ئەحمەدی شێخ ومەسقەت ڕەسی ئەرض کوردین وڕەبعها وقد كان فيها نشأتي ثم نشوتي شوێنی لەدایکبوونی من خاچی کوردەکان و ماڵی کوردەکانە من لەوێ لەدایک بووم و لەوێش دواییش مەست و شەیدا بووم ئەمە دیارەشعرێکی شێخ معرفی نۆدێ ئێمە پیشانی هەموو دنیای بین کەەوە ئەم زانە گەورەیەمان هەیە ئەم هەموو بەرهەمە جوانە زانستی هەیە لە هەموو زانستە شەرعیەکانە لێبڕاوانە کەسانی دڵسۆز بێن خزمەت بکەن ئیش بکەن لەسەر ئەو دەستنووس و ئەو بەرهەمانە هەر کەسە لە پسپۆری خۆیان بە ئەرکێک و باواجبێکی خۆمانی زانی کاک ئەحمەدی شێخ یەکێک لە هەرا دانراوە گرنگەکانی مەکتوباتەکەیەتی مەکتوباتی کاک ئەحمەدی شێخ ئەگەر بوارم پێ بدەی من پێم خۆشە ناساندنێکی بۆ کەم چکە یەکێک لە ئیشە گەورەکانی
فەرمووی. ئەم پیاوە بەڕێزنەوە 5 ساڵۆک و باسم کرد ژیاوە بەمنەوە 5 ساڵات چی کردووە خزمەتی کردووە بەم کوردستانە بەم وڵاتەی خۆی چووە لە سولەیمانیە لە گەرمیانە لە دەشتی هەولێرە لە دەشتی مەریوانە بیستویەتی کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە نەخۆشیەکی کۆمەڵایەتی بڵاوبەتەوە گەزی لە مامەڵەکردن ناکرێ جۆرە هاوسەرگیریی خراپ بڵاوبەتەوە عادەتێکی خراپ لە ستەم و زڵم خراپ بڵاوبەتەوە چۆ یەک مەکتوبی 20 لاپەڕەیی بۆ نووسیوە یەکێک لە کارە گرنگەکانی کاک ئەحمەدی شێخ حەزەکەم ئاماژەی پێ بم مەکتوباتەکانیەتی مەکتوباتەکانی چییە؟ کاک ئەحمەدی شێخ مرۆڤی ئەو سەردەمەی خۆی بووە لەو کاتەی خۆیان چی کێشەیەکی کۆمەڵایەتی ڕووی یابێ بنمونە لە منتیقەی گەرمیان لە ناوچەی مەریوان لە دەشتی هەولێر لە سولەیمانی کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە گرفتێک هەیە لە بینی دوو عەشرەتە کێشەیەک هەیە خەڵکی گزی و فزیەک لە بواری بازرگانیە ئەکەن لە بواری کشت و کاڵیە کاک ئەحمەدی شێخ مەکتوبێک ئەنووسێت دەربارەی ئەو بابەتە کێشەکە باس ئەکە لە ڕووی شەرعەوەڵێ ئەم کارە گوناهە ئەم تاوانە نەکەن ئەمە لای خوا ئاوا سزایەکی هەیە ئەم هەڵانە ڕاستکەنەوە مەکتوبێکی دڵسۆزانە ئەنووسێ بۆ خەڵکی ئەو منتیقەیە کە ئەو گرفتەی تیا هەیە و ئاڕاستیانەکە و بۆیانە نێرە بە کۆی گشتی تا ئەم دقەی نزیکی 100 مەکتوبمان دۆزیوەتەوە لێ کە هەمووی بەس بە زمانی فارسی نووسیوە چکە ئەو کاتە فارسی هەبوو مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس لە سەردەمی خۆیان 50 مەکتوبیانی کردووە بە کوردی و لە 4 بەرگا بە چاپی گەیاندووە یعنی ئێشتا 50 مەکتوبیان ماوە خزمەتی پێ نەکراوە ئەم مەکتوباتانە ئەگەر کۆ بکرێتەوە سیر بکرێت هەمەلایەنیەکەی خوێندنەوەی بۆ بکرێت کاک ئەحمەدی شێخ مرۆڤی چۆن بووەتە مرۆڤی سەردەمی خۆی ئەی من و تۆش ئەمڕۆ ناکرێت خۆی ئێمە هەردانیشین بە کاک ئەحمەدی شێخ بلاوێنینەوە مرۆڤ لە مێژووە ئێمە ئەم مرۆڤە گەورەیم هەبووە باشە ئەوەی کرد ئەمڕۆ تۆ چیەکەی لەو منهەجەی کاک ئەحمەدی شێخۆ فێر ببم من ئەمڕۆ چ کێشەیەک هەیە لەناو ئەم کۆمەڵگایە وەک ئەو کاک ئەحمەد ئاسا منیش دانیشم کێشەکە دیاری بکەم دڵسۆزانە چارەسەری بۆ بدۆزمەوە نەک کێشەکە ئەوەیتر ئالۆسکەم نانی بەس کێشەکە باسکەم یا ئالۆستری کەم یا فیتەکە درێژە بخایم یا نانی بەسەرەوە بخۆمەکو ئەمڕۆ هەندێک کەس خەریکن گرفتێک ئەنێت دروست ئەبێ ئەوەیتر خەریکن ئاگرەکە خۆشەکەن ئەگەر مرۆڤێکی دڵسۆزیت و کاک ئەحمەد ئاسایت وەرە ئەم خەڵکی ئەم کۆمەڵگایە هەمووی ئازارەکانی ئازاری تۆن وەرە چارەسەرم بۆ بدۆزەرەوە پێم بڵێ چی بکەین ئێمە ڕاستە دکتۆر کاک ئەحمەدی شێخ هەموو دەزانین کە کەساتێکی زۆر بەتوانای هەبووە کە بۆ تەریقەت و شەریعەت بەیەکەوە گرێدراوی بووە ئایا ئەم دووباڵە مەرجە لە هەموو شێخێکدا هەبێ یاخود تایبەتمەندی بەدڵنیاییەوە ئەوە لە دیدارەکە زۆر تەرکیزمان خستە سەری مەرجی یەکەمی تەسەوف بریتیە لە عیلم هەر شەیخی تەریقەتێک عیلمە شەرعیەکانی بە تەواوەتی نەخوێند بێ و نەگەیشت بێتە ئاسی زانایشی گەورە دەباسیە شێخێکی تەریقەتی معتەبەر نییە جێگەی سیقە پێکراو نییە ئەمە نە قسەی من بێ قسەی ئیمامی غەزالیە قسەی مەشایخانی تەسەوف خۆیانە کاک ئەحمەدی شێخ لەو زانایانە بووەکەوە شەریعەت و تەریقەتی پێکەوە کردوێتەوە یان بە شێوەیەکی تر بڵین عیلم و عەمەلی بێکەوە گرێداوە مرۆڤێک نەبوو لە شوێنەکە دانیشێت و خەڵک بێ دەستی ماچکات و بەرماڵەکەی ماچکات و تەبەڕکی لێوەرگێ مرۆڤی ناو کۆمەڵگا بووە مرۆڤێک بووە چووە بۆ ئەو هەنگاوی ناوە بەرە لای خەڵک نەک خەڵک هەنگاو بنێ بە لای ئەو بەڵێ لە شتێکی کاکە مەبەسمە باسی کەم لێرە لە و پەیامی بەڕێز زانم زیاتر دەربارەی ئەوە ئەویش کە لە سەردەمی خۆیدا یەکێک لەو نەریتە جوانانەی کە هەتا ئێستەماوەتەوە چێشخانە و ئەو خواردنگە بەرفراوانەی کاک ئەحمەدی شێخ بووە کە هەیبووە ینی بە شێوکی خێرخوازی لە ناو مزگەوتی گەورەك تا ئێسەژێ خۆشبەختانە هەروەها حوجرە بۆ فێرکردنی قورئانی پیرۆز پەیامتان بۆ ئەمە چیەوە مەبەستان چێ بڵاوبوونەوەی ئەمە چونکە ئەگەر ڕەنگاسکەین تەنها ئەمەش یەکێکە لە کارە گەورەکانی ئەم زاتە پیرۆزە یعنی ئەمە بە تەنیا سیر ئەەکەی خوای گەورە ئەمە لە پشتیوانی ئەم مرۆڤە نەبوو بێ چۆن ئەتوانێت بە تەنیا مرۆڤێک ئەم هەموو ئیشە گەورەیە بکە چووە گەڕاوە لەم ناوچەی سلێمانیەوە چی نابیناها بۆ کۆی کردوونەتەوە لە مزگەوتی گەورە قورئانی پێ لەبەر کردوون و جۆرێک لە ئیش و کەسابەتیشی بۆ دۆزینەتەوە کە بتوانن کەمەشێ لە بژێوی ژیانیشان پەیدا بکەن و خەڵکیش بە بۆنەی ئەو قورئانەوە حورمەتیان لێ بگیرێ
سەیری ئەمڕۆمە کە تۆزی خەڵک بە مادەوە مەشغوڵ بووە سەردەمانێک هەبووە ئەوەی کە حافظ القورئان بۆ خەڵک بە تایبەت ڕێزی لێگرتووە. من لە جیلی باوکم ئەمانەوە بیستومە باسی هەندێک کەسیانە کرد ئەیان و قەدیمیان بەعزێکیان عادەتیان وا بووە و توانە کە حافظ القورئانێکیان بینیوە ئەگەر دەستنوێژیان نەبووە تەوقیان ناکە لەگەڵ حافظ القورئانێ. خەڵک ئاوا محەبەت و حورمەتی بە چاوی گەورە و سەیری ئەکردن. کاک ئەحمەدی شێخ نابینایەک کەم ئەندامێکی کردووە بە قیادەی ئەم کۆمەڵگەرە. دێ ئەمە چی ئەکرێت کە لە خاڵە گەورەکان کە لەو سەردەمە ئەو سەردەمە ئەو کاری کردووە. ئەمەی کە جەنابەت ئاماژەت پێدا سفرە خوانێکی واڵای داناوە لە مزگەوتی گەورەیە تەچی کاک ئەحمەدی شێخە. ئەم سفرەیە ئاوا بەردەوام ڕاخراوە چێ هاتووە بەدڵی خۆی نانیت لێ تا ئەم دقیقەش سپاس بەخوا بەردەوامە. ئەگەر نیوەڕام چیتە مزگەوتی گەورەی سلێمانی نزیک 2000 کەس ئێستا لەوێ نانەخوا. ناپرسن تۆ نوێژ ئەەکەی یا نایکەیت ئەمە مەرجیتیان نییە. نانەکەش خوا نوێژیش نەکە کەیفی خۆیەتی. بەڵێ من حەزەکەم نوێژکە خۆ من ناڵێم نوێژ نەکە بەڵام مەرجیم ئەوە بۆ دانە ناوەکە ئەگەر بەس نوێژ نەخێر ئەمە موسڵمانە یا یەزیدیە یا مەسیحیە هەر کەسێک هەیە بابێت سفرە واڵایە و مزگەوت دەرگای کراوەی ئێمە لە خزمەتیان. یەکێک لە پیاوچاکان لە ئەولیاکان ئەبولحەسەنی خەرقانی لەسەر دەرگای خانەقاکەی نووسی بووی هەر کەسێ هاتە دەرگای ئەم خانەقایە بۆ نان خواردن دەرگای بۆ بکەنەوە و نانی بێنێ و نەپرسن لی تۆ لەسەر چ دینێک و چ مەزهەبێکی. ئەگەر لە دەرگای خوایە شیاوی ژیان بێ بۆ لە دەرگای ئێمە شیاوی نان نییە. خوا بە لایقی زانین ژیانی باتێ من بە شیاوی نەزانم نانی بەمێ. پرسیاری دین و مەزهەب لە کەس نەکەن هەر کەسێ هاتام دەرگایە بۆ ناخواردن. ئەمە ئەم پەیامە باڵایانە بۆ کاک ئەحمەد ئیشی لەسەر کردووە. دین لای کاک ئەحمەد دینی خۆشەویستی بۆ دینی ڕق نەبووە. دینی ئەوە بۆ مرۆڤ بکاتە مرۆڤێکی دەمپاک و دەستپاک و دڵپاک و ڕۆحپاک و گیان پاک و خۆشەویست لای هەموو دەوروبەری. ئەمڕۆ خەریکە دین ئەوێتە مرۆڤ دینی مرۆڤێکی خاوەن ڕق و مرۆڤێکی عەبوس و داخرا و مصیبەت بۆ دەوروبەرەکەی مصیبەت بۆ خانەوادەکەی بڕوا بکە چەند خانەوادە گەنجێکی فەقیریان ئالوودە ئەبێ بە هەندێک دینداری مزەیەف و درۆ دەرەسەوە ئیتر ئەو خانەوادەی گیر ئەخۆن بەدەستیەوە بەڵا ئەبێ. کاک ئەحمەدی شێخ دینی هێناوە دین وەکو چۆن ئەیسا ئەم گڵۆپە داگیرسا ئەم ژوورەی ڕوونا کردوێتەوە ئاوە ئەو مرۆڤە دیندارە وەتە گڵۆف و ئەو ماڵی ڕۆشن کردو ئەو منتیقەی ڕۆشن کردوێتەوە. ئێمە ئیشمان بەو دینە هەیەکەوە کاتێک کە تۆ ئەگەی بە کەسێک مەپرسە ئەو کەسە چ دینێکی هەیە ئەو کەسە ئیلتیزامی هەیە بە دینیانە ئەو کەسە مرۆڤە و عەبدێکی خوایە چی لە دڵتا هەیە لە خۆشەویستی و ڕێز و محەبەت بۆی دەرببڕە. ئەسحاب ئەمە دینی حەقیقەتێک کە پێغەمبەری خۆشەویست درودی خوای لەسەر بێ بۆ ئەیمێنە. سەحابیەگە فەرمێ کەسە نەدینیەوە لەم دنیاە بەقەی پێغەمبەری خوا زەردەخەنەی زیاتر بوو بێ. دێ ئێمە ئیشمان ئابۆ دینە هەیە ئەوە دینەکەی حقیقی ئێمە کاک ئەحمەد ئەم دینە حقیقی هەیە بۆ ئێمەش ئەمانەوەی ئەم دینە زیندوو بکەینەوە. دکتۆر دەمێ بگەڕم سەر باسی دیدارەکە و ناو دیدارەکە کە تا چەند توانرا هەموو ئەم پەیامە گرنگان و ئەم کەسایەتیە مەزنێکە کاری لەسەر کراوە بە هەموو توێژینەوەکانەوە بە جۆرێک بێت کە ئاڕاستە بکرێت لە ناوچەکانی تریش دووبارە بوونەوەی هەبێ وەکو کارەکانی کاک ئەحمەدی شێخ. وەڵڵا ئێمە داوا ئەکەین یعنی من ئەم داخوازیە لەم کەناڵە بە ڕێزەی جەنابتانەوە ئاڕاستە ئەکەمە هەموو دڵسۆزان هەموو خاوەن بنەماڵەکان هەموو خاوەن قەڵەمەکان هەموو ئەوانێکەوە سەرمایەدارن ئەوانەی کە بابەتێکیان بەدەستە بڕیارێکیان لەدەستە کارێکیان پێ ئەکرێ تکا ئەەکەم کار بکەن. بەداخەوە دووشت هەیە هەردووکی زەربەی قورس لە میلەتە ئەدات. من نە سەر بە هیچ لایەنێکم و نەدژی هیچ لایەنێکیشم و نە لە هیچ خەلفیەتێکیشم قسەیەکەم. مرۆڤێکی دڵسۆزینە ئەم کۆمەلگایە و مامۆسام لە زانکۆی سلێمانی و هیچی ترم پێ نییە. دووشت زۆر زەربە لە کورێ هەم بێدینی و ئیلحاد کە ئەیانەوە مەجموعەیە کاری لەسەر بکەن و کوردبوون بە بێدینیەوە ببەستنەوە هەم ئەو دینداریە مەترسیداریش کە خەریکە بڵاو ئەبێتەوە تەشەنە ئەکەن ناو کوردەواری ئێمەیە کە بڕوا بکە کارەساتر وەرە سەیری فەیسبووکە چی خەڵکی شەڕەجنێ و لە کۆمێنتە ئەکەن کورە خوا بناسە خۆتۆ ئێوە نوێژ ئەکەن ڕۆژوو ئەگرن ئەمرە ئەکەن زەکات ئێن حەج ئەکەن چۆن ئەم هەموو قسە نەشیاوە ئەکەن. ئەم بێدینی و ئیلحادی کە هەندێک حیزبی کوردی ئێوە کاری بۆ بکەوە ئەم دینداریە پڕ لە ڕق و مەترسیداریە هەردووکی کارەساتە بۆ میلەتی ئێمە بە دیندارێکی ئیسلامەتی ڕەسەنی کوردەواری کاک ئەحمەد و
حەزەتی مەولانا خالید و شێخ معرفی نۆدێ و شێخ عومەری قەرەداغی و مەلا عەبدوڕەحمانی پێنجۆنی و مەلا عومەر ئەفەندی ئەربیلی و شێخ عەبدولقادری مهاجری سنەیی و مەلا باقەری بالکی و ئەم مامۆستا و عاریف و زانە گەورانی کە مێژووی کورد هەمووی شانازیان پێوە ئەکات و کە کۆمەلگای کوردی قەرزاری دەستی ئەوانە و کە لە سەردەمانی خۆیانە هەر کامێکیان چرایەکی ڕۆشن بوون بۆ ئەم میلەتە ئێمە ئیشمان بەو دینداریە و ئەو دینداری ئەمانەوێت لە ناو خەڵکە زیندوو بکەینەوە کاری لەسەر بکەین خەڵکە دڵسۆزەکانی کوردستان کا ئەەکەم ئێمە هەر ئەو نەمان پێکرا لە سلێمانیە بۆ کاک ئەحمەدی شێخ ئێوەش هەر کەسە بۆ کاک ئەحمەدی خۆی لە ناوچەی خۆیان و لە بنەماڵەی خۆیان و منتیقی خۆیان کارت بکەن تکایە لە گەرمیانە چەند مامۆسایی گەورەمان هەبووە لە بادینانە چەند عەلام و عارفی گەورەمان هەبوو شێخانی بریفکان و کوێ ئەم کەسە گەورانە لە شارە زورە چەند عالمی شەرع و زانای شێخی تەریقەت و ئەمانەمان هەبوو کە هەمووی یعنی مرۆڤی گەورە بوون بۆ سەردەمانی خۆیان هیوامان وایە ئەمەی کە ئێمە کردمان دەستپێچێک بێ بۆ کاری زیاتر و زۆرتر و باشتر ئینشاءڵڵا لە داهاتووە. دکتۆر لە دیدارەکەتان ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی سوکە گلەیەکیان لەتان هەبوو لەبەر بابەتی سپۆنسەریکردن و هەروەها نەهێڵرا ڕووماڵێکی تاواتی لەلایەن تاوای میدیاکانەوە بکرێت بەڵامتان بۆچی؟ ڕاستیت ئەوێت من وەکو خۆم تەخەسوسم وەک پێم وتی لە زانستی کەلام و فەلسەفەی ئیسلامیایە لە ڕاگەیاندن ئەگەر بڵێم هیچ نازانم درۆم نەکردو لە خزمەتدا شارەزاییم نییە ئەوەی هەیە بەڵێ ئاگادار بووم چەند خۆشەویستێکمان تیان پێویستمان بۆیە کەناڵێک سپۆنسەریمان بکە بۆ ئەو کەناڵەش زۆر بەڕێزان دەستخۆشیمان بۆیان کەناڵی کورساتیان هەڵبژار و بەڕاستیش کاری جوانیان کرد بەس لە عورفی ئیعلامی و ڕاگەاندنا کەناڵە سپۆنسەریکرد نابێت کەناڵی تر بچێتە ژوورە ئەوە بەخوا من نایزانم هەرچیشی تیا بڵێم ڕوا بکە لەوانەیە تۆزێ لە غیری ئەوە نەبوو لەلایەن ئێوە و ئەوە هیچ لەلایەن ئێمە حەزمان کردو هەموو کەناڵەکان بێن و بەشێکی هەمووی چەندێک حەزکەن ئەوەی لێ بگوازنەوە بەس کەناڵی کورسات سپۆنسەرەکە بۆ ئەو بێ بەس ئایا لە عورفی ئیعلامیەوەیە من شارەزایم لێ نییە بەس ئەگەر دڵیشتان ڕەنجابێت بەوەی کە ئێمە خاوەن ماڵین داوای لێبوردنمان هەیە لێتان وەک پرسیارە حەزم کرا ڕاستی لای ئێم شتەکە گشتی من وەکو یەکێ لە ڕێکخراوی سپۆنسەریش خۆش بە ینی کارەکانیان زۆر کورسای بەڕاستی خزمەتی گەوریان بەم دیدارە کرد ئێمە سپاسیانەکەین و ئەو دووسێ کەسەی هاوڕێشم کە ڕێخەرانی دیدارەکەمی کەسمان ئەو نیەتەمان لە دڵان نەبوو ئامانجەمان نەبووە ڕێگریکەین لە هیچ کەناڵێکی تر بێتە ژوورە حەزمان کردووە زۆرترین کەناڵ ئەم حادەسە گەورەی بگوازێتەوە قسەکە هەرتەنها لەسەر ئەوەیە وەکو تەواوی بەرناوەکە باسمان کرد زانای گەورە کاک ئەحمەدی شێخی هەمووانە تەنها لەسەر ئەوە بوو و بە حەز دەکەم کۆتا پرسیارم ئاڕاستی جەنابتان کەم دکتۆر بەنیازن دیدارێکی دیکەی لەو چەشنە و ئاوا گشتگیر و گەورە یاخود بیرۆکەتان بۆ کەسایەتێکی دیکە بەڵێ بیرۆکەی کۆمەڵە کەسایەتی ترمان هەیە شاعری گەورەی مەحوی مەسەلەن هەندێک مرۆڤی گەورەی ترمان هەیە ئێمە لە مێژووی کووردا لەم ماوەی پێشوە چەندی داری شرکا بۆ عەلامەی مدەڕیس مەلا عەبدولکەریمی مدەڕیس بۆ مەولەوی بۆ شێخ محەممەدی خاڵ ئەمانە کردمانەوە من نەبوو ینی من وەکو توێژەرێکتەن هەتیای بووم دەستەی ڕێخەران نەبووم تایە بەس ئەمەی کاک ئەحمەدی شێخ لە ڕێخەران و لە توێژەری شابووم تایە بۆ لە داهاتووشە بەردامەی هەندێک زانای گەورەی تر هەیە بەڵامی تر خۆتە زانیت سپۆنسەری مادی ئەمانە ئاسان نییە کاری زۆری ئەوێ 3 مانگ تقریبان ئێمە بە بێمان دووبن کارمان لەسەر ئەم ئیشە کردووە ینی ئەمانەش تاقەی ئینسانەکان هەمووی زۆر ئەبار بۆیە بە ئیشی یەک کەس و یەک ڕێکخرا و یەک شار و یەک دەستە ناکرێت پێویستی بە ئیشی زۆرتر و زیاتر هەیە حتا بۆ خودی کاک ئەحمەدی شێخ ئێمە زۆر داواکاریمان بۆ هاو گوتیان خۆزگە دیدارتان یەک ڕۆژەتان نەکردا کۆنفرانسی 2 ڕۆژ و 3 ڕۆژی بووە کەسانێتیان خۆزگە هەفتەی کاک ئەحمەدی شێختان ڕاگەیاندا یەک هەفتەی ڕێک یعنی چالاکیمان هەبووە چالاکی هوەری و زانستی و چالاکی یعنی مەسەلەن قورئان خوێنی ئەوانەی کە نابینایی کاک ئەحمەد ینی قەسیدە خوێندنەوە کەسانی شارەزا لە شەرع لە تەسەوف ئەمانە بێن هەر کەسە و لە ڕۆژانێکی تایبەتە چالاکیەکانی خۆیان دەکرێت لە ساڵانی داهاتووە بەس ئەمانە هەمووی ئەفکارن ئەکرێ ئیشیان لەسەرکەین لە ساڵانی داهاتوو ڕۆژێکی دیکە هیوامان وایە کەسانی دڵسۆز بێن هاوکارمان بن ئەوەی کە من هەمە لە ڕاستیە من تەنها لایەنە زانستیەکەم پێکرێت من لە ڕووی مادیە ئەتوانم کارێکی زۆر گەورە بکەم نە لە ڕووی
بە تەنیاش ئەتوانم ینی ئەگەر دەستێکە لەگەڵانە بێ زۆر ئیشەیە ناتوانانی تۆ بیکەی کەسانی دڵسۆز بێنە پێشەوە ئێمەمانان یا کەسانی ئەکادیمی بجوڵێنن پشتیوانیان بکەن خزمەتکەن لەو بوارانەیە ئیشی جوان پێشکەشکەن بوار بدرێ بە کەسانی ئەکادیمی چکە ئەگەر ئەکادیمی من کتێبێک ئەنووسم کەسێک بە ڕێکوپێکی بۆم چاپ نکات ئیترمان دوو ئەڤم تااقەتی کتێبی دووەمم نامێنێ کاری وە کۆمەڵە دەبێت بەڵێ هەمومان بەیەکە ئەو ئیشانە بکەین ئێوەش ڕگەیاند کار بەڕاستی دەستخۆشیتان لێ یەکەم ئەم بەرنمەیە و هەموو ئەو ڕگەیاندانی تریش چکە من تقریبم بۆ چەند بەرنامەی تریش لە چەند کەناڵی تریشەوە بانیان کردم هەر لە دوای ئەم دیدارە وەقایعی ئەو دیدارە باسکەم سپاسی هەموو لایەکتانەکەم و ئێوەش بەشێکن لە ئێمە و ئێمەش بەشێکی لەگەڵستانە خۆش بێ ئێمەش سپاسیەوە دەکەین ماندوونە بن خۆشەویستم ڕێزم شتێک ما بێ مەبەستان بێ باسیکەن من نەمپرسی بێت تەنها ئەوەیە کاگەحمەدی شێخ مڵکی هیچ حیزب و گروپ و لایەن و شار و تاقمێک نییە ئێمە ئەم دیدارە کەسمان فەرق نەخستووە حتا وەکو حیزبی و ئەزانم بە هەموو حیزبەکان وتراوە کەوا بێن بەشداری بکەن وەکو حکومی کەسانە حکومیەکان بان کراوە بەس هەرچەنە خەڵکە حیزبیەکە زۆر بە کەمی بەشداری کردبوو ئەوەی کە زۆربەی هەبوو جەماوەری و خەڵکێکی ئەوانەی کە بەشداریەکی ئەو قەرەباڵخیان کردبوو کاگەحمەدی شێخ لە دیدارەکەیە بە ئەلفێکیش نەمان هێش ببێتە مۆرکی هیچ حیزب و گروپێک مڵکی هەموو خەڵکە بەبێت جیاواسی ئەمە ئامانجی ئێمە بوو سپاس بەخوا سەرکەوتومی لەو ئامانجەیە دەستان خۆش بێ و ئێمەش سپاسانەکەین دکتۆر حەمید حەمامین کە بەڕێزانی یەکێکن لە ڕێخەرانی دیداری کاگەحمەدی شێخ لەم پرۆگرامە لە لامان میوان بوو وێ ڕای دەستخۆشی بەردەوام بۆیان و سوپاسکردنیان بۆ بیرکردنەوەیان بەو جۆرە لە پێناو خەڵک و میلەتی کورددا چونکە بەڕاستی زۆر گرنگە هەمیشە ئێمە ئەم جۆرە دیدار و ئەم جۆرە کەسایەتیانە بە کۆی گشتی ئەو بابەتانە کە ڕێک دەخرێن بیرۆکیان لێوەربگرین وە چاومان ڕاستی و واقعەکە ببینێ ئەویش ئەوەیە کە ئێمە جێی خۆشحاڵیە کەسانێکمان هەیە هێشتا لە خزمەت گەل و میلەت و زمان و ئاین و کللتوری کوردیدان هیواداری نمونەیان زۆر بێ و دەستخۆشیمان سپاس بۆ ئێوەی بەڕێز.